ئەمە وانەی سێمە لە خزمەت بابەتێکی گرنگ داین لە پەیامەکانی ڕۆژوو فێری چمان دەکات. دیارە یەکەم شتێکەوە باسمان کرد لە خزمەتانە ڕۆژوو فێری تەقوامان دەکات. ئەمە تقریبا سێوانەیە کە ئەگەر زیاتری ژێ بەڵام هەر کورتمان کردوێتەوە لەسەر وانەی یەکەم کە باسمان کردووە ڕۆژوو فێری تەقوامان دەکات. تەبەن تەقوا لە قورئانە خوای پەروەردگار پلەی تەقواکارانی جیا کردوێتەوە، یعنی ئەوانەی کەوا متەقین مەقامیان زۆر زۆر بەرزە. خوای پەروەردگار لە ڕێگەی ڕۆژووەوە دەمانگەێنێتە ئەو مەرتەبەیە کەوا دەمانخاتە ڕیزی متەقیەکان، واتە تەقوادارەکان. هەر کەسێکیش بگاتە پلەی متەقیەکان ئیدی ئەوە بەختەوەری دنیا و قیامەت دەبێ و هەموو ناز و نیعمەتێک کە خوای گەورە لەم دنیا و لە دنیاکەی تریش ئامادەی کردووە شمولی متەقیەکان دەکات. بەڵام دەبێ بزانین متەقی بە کێ دەگوترێ، ئەبێ بزانین ئەو تەقوایە چۆن دروست دەبێ. ئەی خۆ ئێستا خەڵک زۆربەی خەڵک بە ڕۆژوو نییە، پرسا لێ ئێوە دەکەم زۆربەی خەڵکی بە ڕۆژوو نییە؟ ئێ خوای پەروەردگار نافەرمێ ئێمە ڕۆژومان واجب کردووە لەسەرتان بۆ ئەوەی فێری تەقوا بن، ومێد وایە تا تەقواتان دروست بێ، یعنی ئەو ڕۆژۆ ببێتە قەڵغانێک بۆ ئەوەی ئێوە لە بەرامبەری تاوانەکان گوناحەکانی ناو کۆمەڵگا قەڵغانێکتان بۆ دروست بێت لە ڕێگەی ڕۆژووە کە کاریگەریتان لێ نەکا. بەڵام ئایا ئەم تەقوایە ئێستا بەدی دەکرێت لە ناو کۆمەڵگای ئێمەدا بە فعلی؟ نەخێر. کەواتە ئەگەر ئەتوو لە شتێکی مەکروه خۆت بپارێزی، ڕۆژوو فێری ئەوەت کا لە شتێکی مەکروه، دەبێت لە معامەلا لە کڕین و فرۆشتن لە دەرەوەش ئەسەری ئەو ڕۆژۆمان لەسەر بێت کە تو بە ڕۆژووی. کەواتە ئەگە تۆ لە بازار خوانەکە شتی بەسەرچوومان فرۆشت، شتی خەرابوومان فرۆشت، شتێکە دەزانین بە کەڵکی خواردن نا، کەسێکی بەتەمەن دێت نازانێت دەڵی بوتی دەکەی دەڵکا کەەوە تابای ئەوەندێ بە ڕۆژووشی وەڵاو ڕۆژوە ئەو ڕۆژوە نیکەوە فێری تەقوای کردووی. نەخێر نەخێر، ئەمە خراپە، ئاگداری خۆمان بی. کەواتە تەقوا زۆر گەورەیە بۆی ئێمە ئاگامان لەم مەقام و لەم پلە بەرزە بێت. خوای پەروەردگار لە قورئانە زۆر زۆر ئیحتیمام و گرنگی بە تەقوا داوە، بە پلە و مەقامی ئەو کەسانە داوە کە ئەگەنە پلەی متەقیەکان. تا خوای پەروەردگار جەل جەلالوه خۆشەویستان وەسیەتی کردووە لە قورئانە، نەک بۆ بەشێکی کەم لە ئیمانداران، بۆ پێغەمبەرانیش و بۆ ئەوانەی کە لە دوای پێغەمبەرانیش هاتوون، وەسیەتی کردووە کە تەقوای خوای گەورەیان هەبێت. ولقد وصينا الذين أوتوا الكتاب من قبلكم وإياكم أن اتقوا الله. بتأكيدي خواهي پروردگار دا فرمي إما نصيحتو آموشگاري پیغمبران ما کرد، پیغمبران كخوار رواني كسر أم زمي كردون، وهروها أو قوماني كهاتون سر أم دنيايا. وإياكم وإيوش أي أمتي پیغمبر صلى الله عليه وسلم، خطابك لقل پیغمبری خوا امتی پیغمبر صلی الله علیه وسلم وصیتی چما بو کردن؟ وصیتی تقوا ما بو کردن. هەوڵ بدەن بگەنە ڕیزی ئەو کەسانەی کە خوای گەورەت فێری تەقوای کردووە، بگەنە ئەو مەقامە. بەڵە خۆشەویستان، تا لە شوێنێکی ترا لە قورئان خوای پەروەردگار بۆمان باس دەکا، ئەفەرمێت باشترین توێشوو کە تۆ لەگەڵ خۆت هەڵی بگری لەم دنیاە، باشترین توێشوویەکەوە کۆی کەیتەوە تەقوایە. وتزودوا فإن خير الزاد التقوى. خوای پەروەردگار دەفەرمێت وتزودوا، واتە ئێوە توێشوو ئامادەکەن، توێشوو ئامادەکەن. باشترین توێشوو زەخیرە تەقوای خوای پەروەردگارە. واتە کەسێک بی کە ئێستا جاتر ڕوونکردنەوە لەسەر ئەو کەسانە دەدەین کە ئەهلی تەقوا سیفاتەکانیان چۆنن بیان ناسین. واتە کەسێک بی بەردەوام
ئەخلاقت جوان بێ، دڵ و دەروونت خاوێن بێ، ئیخلاسیەتت زۆر بێ، بەردەوام هەست بە چاودێری خوددا بکەی کە خوای گەورە مراقەبەی هەیە بەسەرتەوە. بەڵێ تەقوا دەتگەیەنیتە ئەم مەرتەبەیە. بەڵێ خۆشەویستان، ئەم تەقوایە خوای گەورە داوای لێکردنی فەرموویەتی تەقوا ئامادە بکەن بۆ ئەو ڕۆژەکە پێویستان پێێتی. وەی هەیە لە سەحابەکان ئەیفەرموو ئێوە خۆتان ئامادە بکەن سەفەرێکی دوور و درێژتان لە پێشە، شەوێکی تاریکتان، ڕۆژگارێکی درێژ و شەوانێکی درێژمان لە پێشە لە ناو قەبرە. ئێستا مردووەکان ئێستا گەیشتنەوە لای خوا لیان خۆش بێت. ئێستا ئەوان احتیاجیان هەیە بە زیکرێکی من و تۆ، بە چاکەیەکی من و تۆ، بە تەقوایەکی من و تۆ. بەڵام کۆتاییان پێهاتە و کردەوەکانیان دەفتەری ئەعمالیان کۆتایی پێهاتووە. بەڵێ دەیفەرموو خۆتان ئامادە بکەن، توێشوو ئامادە بکەن بۆ ئەم سەفەرە دوور و درێژە. ئێستا تۆ کە بچی بۆ سەفەرێکی دنیایی، بۆ ئەم دەشت و دەرە بڕۆی، بۆ چەند ڕۆژێک ئەبێت شتێکت پێ بێ لەگەڵ خۆت. ئەگەر سەفەرەکە زۆر دوور و درێژ بێ، هەموو شتێک ئامادە دەکەی، جانتا دەپێچیەوە، خواردنێکی باش حازر دەکەی، هەر بۆ سەفەری عومرە من و تۆ دەچین، کۆمەڵێک شت حازر دەکەین کە بۆ ماوەیەکی کاتی دەچین. ئەی ئەگەر بڕۆی بۆ سەفەرێک کە جارێکی تر نێیتەوە ئەم دنیایە، ئەبێت چەندت پێویست پێ بێ. جا بۆیە خوا دەفەرمێ خۆتان ئامادە بکەن، توێشوو ئامادەکەن بۆ ئەم سەفەرە کە سەفەری مردن و قەبر و ڕۆژی مەحشەر و زیندووبوونەوە و هەتا ئەچینە بەهەشت ئینشاءالله. باشترین توێشوێت چییە؟ تەقوای خوای پەروەردیگار. خۆشەویستان، و ئەگەر سەیری قورئان بکەین، خوای پەروەردیگار باشترین پێوەرێک دایناوە بۆ جیاکردنەوەی چاک و خراپ، بۆ جیاکردنەوەی ئینسانەکان. ئێستا بۆ نمونە چۆن بزانم ئەو کەسە لەو کەسە باشترە؟ لای خوا پێوەر چییە؟ پێوەر تەمەنە، ڕەشپێستی و سپیپێستی و ئەمە عەشیرەتی هەیە و ئەمە هۆزە و ئەمە فڵان کەس ئاوایە و لای خوا ئەمە پێوەر نییە. زان پێوەر لای خوا چییە بۆ دیاریکردنی کەسە چاکەکان؟ إن أكرمكم عند الله أتقاكم. خوای پەروەردیگار دەفەرمێت باشترین کەستان، بەڕێزترین کەستان لای خوددا ئەو کەسەیە کە تەقوای لە هەموو کەس زیاتر بێ. ئەتقاکم چاوتان لێیە موسڵمانەکان؟ کەواتە سەرنج بدەن لە ڕێگەی تەقواوە ئەگەینە ئەو مەرتەبەیە کە خوای پەروەردیگار هەڵمان دەبژێرێ. إن أكرمكم عند الله أتقاكم. خوای پەروەردیگار باسی ئەوەی نەکرد باشترین بەڕێزترین کەستان لای ئێمە، لای خوا و لای مەلایکەتەکان ئەو کەسە بێت پارەی زۆر بێ، ئەو کەسە بێت عەشیرەتی هەبێ، مەسئولێک بێت، دەسەڵاتدارێک بێ، چەندە هاشتی دنیایی هەبێ لە دەوری خۆیان داینابێت. نە، ئەمە نییە. حەزرەتی بیلالی حەبەشی کەسێکی ڕەشپێز بوو، بەڵام لە ڕێگەی تەقوا و ئیقتیدا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم، لە ڕێگەی ئاکارە جوانەکانی گەیشتە ئەو مەرتەبەی کە گەورەترین ڕێزی لێگیرە هەر لەم دنیایە. بەڵە خۆشەویستان، کەواتە ئاگدار بین ئەوانەی کەوا تەقوای خوای پەروەردیگار دەکەن مەرتەبەیان زۆر زۆر بەرزە. سەیری یەکێک لە سیفاتەکانی ئەو کەسانە بکەن کەوا خاوەنی تەقوان. وەمە کاتێکە باسی موسڵمانەکان، کاتێکە باسی متەقیەکان دەکەین، ئەوانەی کەوا مەرتەب متەقین خوای گەورە لە قورئانە ڕێزی زۆر لێگرتوون، مەقامێکی بەرزیان هەیە، ومانای ئەوە نییە ئەو کەسانە مەلایکەت بن گوناح و تاوان نەکەن. نە، واتە ئەوانە بڵین ئەگە کەسێ متەقی بوو واتە ئەم کەسە مەعسوومە. نەخێر، مەلایکەتیش نییە. بەڵام ئەو سیرکەن، بیناسنە، بزانن ئەو کەسانەی کەوا متەقین بۆی هەیە بکەونە ناو هەڵەوە، ناو گوناهیشەوە، بەڵام بەردەوام نابن لەسەری بە هیچ شێوازێک، یەکسەر دەگەڕێنەوە بۆ لای خوا. خوای پەروەردیگار لە قورئانە باسییان دەکات إن الذين اتقوا إذا مسهم طائف من الشيطان تذكروا فإذا هم مبصرون. سبحان الله. خوای پەروەردیگار دەفەرمێتی موسڵمانەکان، ئەفەرمێت ئەو کەسانەی کەوا خوای گەورە تەقوای پێبەخشیون،
فێری تەقوای کردوون کاتێک کە شەیطان تووشی هەڵەیەکیان دەکات تووشی گوناحێکیان دەکات دەکەونە شێر وەسوەسە و خەیاڵی خراپ و بڕیاری خراپ و خوا پەناماندا لەو هەموو خەیاڵ و خەتەرە خراپانەی کەوا دێ بەسە دڵی مرۆڤە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم فەرمووی خەیاڵی خراپ و خەتەرەی خراپ وەکو داوی حەسیر بەسەر یەکەوە تووشی دڵی ئینسان ئەبێت. سبحان الله عودەن دەبێ ئاگدار بی دڵت نەکەیتەوە بۆ ئەم هەموو خەیاڵانە بۆ ئەو هەموو وەسوسانەی کەوا ڕوبەڕووت دەبێت. ئێستا وا مەزانە کە تۆ بە ڕۆژوو بووی ئیدی تۆ تووشی وەسوسە نابی تووشی گوناح نابی. وەڵا بۆی هەیە ئێستا ئاگامان لە خۆمان بێت کەسێک کە بە ڕۆژوویە شەیطان بۆی هەیە زیاتر ئیشی لەسەرکە نەفس زیاتر ئیشی لەسەرکە. بەڵام ئەو کەسانەی کەوا خوای گەورە تەقوای پێبەخشیون سەرنج بدەن کاتێک کە تووشی هەڵەیەک دەبن تەذەکەڕوا یەکسەر بیر دەکەنەوە یان ئێستا تووش نەبوون خەریکە نزیک ببێتەوە ئەی کورە من چۆ شتی وا ئەکەم پەنا بە خوای گەورە دەگرم ئینی ئەخاف الله من لە خوا ئەترسم من بە ڕۆژووم ئینی صائم یەکسەر ئەکشێتەوە تەذەکەڕوا فەئیذا هم مبصرون. خوای پەروەردگار دەفەرمێ کاتێک کە تووشی ئەو حاڵەتە دەبن اینجا بەسیرەتێکیان بۆ دروست دەبێ ڕووناکاییەک لە ئیمانیانە نورێکیان بۆ دروست دەبێ یەکسەر بەرچاویان ڕۆشن دەبێتەوە ئەڵێ ئەلحەمدولله خوای گەورە منی پاراست لەو هەڵەیە نەکەوتمە ناوی یان کە تووشی ئەو هەڵەیەش دەبێ یەکسەر بەهۆش خۆی دێتەوە. جا بەسەر هاتێک لە سەردەمی ئیمامی عومەر گەنجێک کە خوای گەورە تەقوای پێبەخشی بوو سەرنج بدەن دەهاتە خزمەت ئیمامی عومەر خوا دەرەجاتی عالیکە لە مزگەوتی ئەوە نوێژی دەکرد. ئافرەتێک لە دەرەوەی مزگەوت زۆر موعجەب بوو بەو گەنجە بڕیاریدا هەڵی خەڵەتێنێ. سبحان الله بڕیاریدا تووشی هەڵەی بکە حەسادەتی پێدەبرد. گەنجەکان ئاگاتان لە خۆتان بێت دەبێ ئاگاداری خۆمان بین. ئەڵێ چەند جارێک ئەو ئافرەتە دەیویست لەگەڵ یادانیشێت و بێتە پێشی بەڵام ڕێک نەدەکەوت. قەدەری خوای پەروەردگار شەوێکیان لە شوێنێکە هاتە بەردەمی ئەو گەنجە فەرمووی یان دەبێت کاری خراپم لەگەڵا بکەی یان هاوار دەکەم ئەڵێم ئەوە تەحدام لێ ئەکە. ئێمە حاڵەتێکی قورسە ئەمە کەوتە ناو تاقیکردنەوەیەکی قورس تەماشا بکەن. ئالێرە تەقوا دەردەکەوێ ئەوەی کەما زۆر ئیشی لەسەر دەکەین ئینشاءالله لەم ڕەمەزانە لەسەر تەقواکە بۆی ببینە کەسێکی متەقی. ئەو گەنجە لەو کاتی کە تووشی ئەم حاڵەتە دەبێت سبحان الله یەکسەر ئەو ئاەتی دێتە سەر زمان إن الذين اتقوا إذا مسهم طائف من الشيطان تذكروا فإذا هم مبصرون. سبحان الله كاتي أم آتت دێتە سەر زمانی دەیخوێنێتەوە ئەوانەی کە ئەهلی تەقوان لەو کاتی کە شەیطان دەیهەوێ خراپەیەکیان پێ بکایان توش دەبن یەکسەر خوایان دێتەوە بیر و تەماشا دەکەن خوای پەروەردگار چاودێریان دەکات و دەگەڕێنەوە بۆ لای خوا. ئەو گەنجە لەو کاتی کە ئەم ئاەتەی خوێندەوە یەکسەر دەنگێکی لێ بەرز دەبێتەوە و دەکەوێتە سەر زەوی و ڕوحی مبارەکی دەردەچێت. سبحان الله ئێستا وەفات دەکات. تەمەەن کاتێکە وەفات دەکات خەڵک دەزانێت دێن دەچنە سەر گەنجەکە تەماشا دەکەن ڕوحی تێدا نەماوە. سبحان الله لەم کاتە دەگەڕێتەوە لە لیقای خوای پەروەردگار. شەو دەبێت دەیشۆن و کفنی دەکەن و ئەو گەنجە بە خاکی دەستپێرن و بەڵام ئیمامی عومەر ئاگدار ناکەنەوە بەنەوە لە دیمانی مەرگیشە ئەم بەسەر هاتە بازەکە ئیمامی عومەر ئاگدار ناکەنەوە لەبەرەوەی کە گوتویانە زۆر ماندوویە و ناڕەحەتی ناکەین با بم شێوازە بینێژن کە بەیانی دەبێتەوە ئیمامی عومەر دەفەرمێ من ئەو گەنجە نابینم لە مزگەوت کوا نایبینم دیار نییە لە جەماعەت. ئەڵێ وەڵا قوربان وەفاتی کرد. سبحان الله ئیمامی عومەر زۆر دڵی بۆ پڕ دەبێ ئەڵێ باشە ئەی بۆ ئاگدارتان نەکردمەوە کە ئەو گەنجە وەفاتی کرد بۆ ئاگدارتان نەکردمەوە. ئەڵێ وەڵا قوربان لەبەر ئەم هۆکارە دەڵێ دەوەرن با لەگەڵمان پێکەوە هەمومان بچین بۆ سەر قەبرەکەی.
کاتێککە دەچن بۆ سەر گۆڕەکەی لەو کاتە ئیمامی عومەر سەلامی لێ دەکات و بە ئەمری خودا ئەم گەنجە وەڵامی سەلامەکەی ئیمامی عومەر دەداتەوە. ئەوە خارق العادەیە. هەندێک جار هەیە خۆی گەورە هەندێک شت هەیەکەوە بۆ خەڵک ناکرێ، بەڵام بۆ هەندێک لە وەلیەکان لە هەندێک لە مصالحەکان بۆ پێغەمبەران کراوە. ئیمامی عومەر پێی دەڵێ چۆنی وەعزت چۆنە؟ ئەویش دەفەرمێ ئەلحەمدولله ئەی ئەمیری موسڵمانە زۆر باشم. ئەڵێ لە چ مەقامێک دای؟ ئەڵێ ئەلحەمدولله ئەی ئەمیری موسڵمانان، وەڵا خوای پەروەردگار لە بەهەشتا دوو باخی پێبەخشی و دوو باخی خۆشی پێبەخشی و ئەنجا ئاەتەکەی خوێندەوە وەلیمەن خافە مەقامە ڕەبیه جەنەتان. هەر کەسێک لە مەقام و لە عەزەمەتی خوا و شەرم لە خوا بکا و کاتێک کە تووشی هەڵەیەک دەبێت یان خەریکە نزیک دەبێتەوە بەهۆش خۆی دێتەوە هەڵەکە ناکات، ئەوە خوای پەروەردگار دوو باخی پێدەبەخشێ لە بەهەشتا. بەڵە خۆشەویستان، خوای پەروەردگار لە قورئانە باسییان دەکات ئەوانەی کەوا متەقین پلەیان زۆر بەرزە، بەڵام مانای ئەوەش نییە متەقیەکان تووشی هەڵە نابن، تووش ببن بەڵام زوو دێنەوە سەر خۆیان. والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون. أو خواهي قولوا وصفي متقي كاني كدوا أفرمي أوانا كاتك واتوشي تاوان يكدبن إذا فعلوا فاحشة أتام صفات أهل إيمانا أو ظلموا أنفسهم كاتك وظلم لخوي عندكن گوناحێک دەکەن دەزانن خۆیان عەزیەت داوە، ئازاری جەستەی خۆیان داوە، هەست پێ دەکات ذەکەروا الله، یەکسە خوای گەورەیان دێتەوە بیر، ئەڵێن ئێمە بۆ ئامان کرد، ئێمە بۆ هەڵەمان کرد، فاستەغفروا الله، داوە لێ خۆشبوون لە خوا دەکەن، یا الله خوا لێم خۆش بە، خوا ئەم هەڵەیەم کرد، خوا لێم خۆش بە، داوە لێ خۆشبوون. وەلەم یوسروا على ما فعلوا، بەردەوامیش نابن لەسەر ئەم گوناهەکە کردویانە، لەسەر ئەم تاوانەکە کردویانە، بەردەوام نابن. ئەمە جیاوازەکانە، بەردەوام نابن. کەواتە ئەبێ ئاگامان لە خۆمان بێت ئەو کەسانەی کەوا متەقین مەرتەبەیان زۆر بەرزە، پلەیان زۆر بەرزە. گەنجی بەڕێز، ڕاستە ئێستا هەموو دەور و بەرمان یان برادەری خراپە، بڕۆ سەیری دەرەوە کە بازار کە سەری سەر و کۆڵان و ئەمانە بکە، یان برادەرەکان هەمووی برادەرێکی نەخۆشن، چونکی ئەگە برادەرەکەت نەخۆش بوو تۆی پێ چارەسەر ناکرێت. یا مۆبایلەکەت بە خراپترین هاوڕێتە ئێستا، ئەوە لە هاوڕێی دەرێ خراپتر، چونکی ئەو دێتە ناو ماڵەکەشت. دەبێ ئاگداری ئەمانە بی، ئاگدار بن. هەر شتێکەوە ئەزانی زەرت پێدەگەێنێ بەلای دامەچوو، ڕەشیکەوە لە مۆبایلەکەتە با نەمێنێ، فکریشت بەلای دانەچێ. هەر کاتێکی خەیاڵت بۆ خراپەیەک چوو، گوناح چوو، ئێستا بڵێ ئەستەغفر الله، خوا داوا لێ خۆشبوون لێ دەکەم. ئەنجا ناومێدیش مەبن، ئەمە زۆر مهمە. گەنجەکان ئێستا گەنجی وامان هەیە بۆچی ناتە مزگەوتێ؟ دڵە وەڵا ئەوەندەم گوناح کردوون، ئەوەندەم خراپە کردووە، خوا لێم خۆش نابێت. ناوانەڵێ وا بیر نەکەیتەوە، ئەوە تا من لە خزمەتانە ئەو هەموو ئاەتانە ئەو هەموو ئەمانە باز دەکەم. بۆچی؟ بۆی کە ئێمە شەیتان بۆمان نێ لەم ڕێگایەوە. وەڵام یان دەڵێ وەڵام من ئەگە بگەڕێمەوە نزیکە جارێکی تر بچمەوە سەر ئەو گوناهانە، جارێکی تر دووبارەیکەمەوە. نە، ئەبێ ئەم شتانە هەموو لە مێشی خۆتا دەرکەی. شەیتان ئەو وەسوەسانەت بۆ دروست دەکات. نەخێر، تۆ بە نێتێکی ئیخلاص، بە نێتێکی پاک، بە نێتێکی خاوێن خۆت یەکلاکەوە، خوای پەروەردگاریش تەوفیقت دەدا. خۆشەویستان.